کۆبوونەوەی حەزبە کوردستانیەکانی کەرکووک بۆ پاڵپشتی لە دانانی کەسێکی کورد بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری شارەکە بەڕێوەچوو. کۆبوونەوەکە لە ئاستی پەیوەندی حەزبەکان و لە بارەگای مەڵبەندی یەکێتی لە کەرکووک بەڕێوەچوو تیایدا جەخت لەسەر تەبایی و یەکریزی نێوان هێزە سیاسی کوردستانیەکانی شارەکە کرایەوە. سیاسە کوردستانەکان لە کەرکووک لەسەر چەند بابەتێ تاوتۆی کۆمەڵی پرسی هەنووکەی ماکە کە ئێستاکانە کوردستان و عێراقا پیادا دەڕوا. یەک لەو خەڵایی کە باسمان کرد ئەو پرسانەیە کە دێتە پێشەوە لە ئێستا و لە چەند ڕۆژی داهاتووە هەمومان کۆکردین لەسەر ئەوەی پەرە بکرێت دانانی پارێزگاری کەرکووک بەپێی ئەو سەقفە زەمەنی بۆ دانراوە هەتاکو بتوانین ئێمە کارەکانمان لە کەرکووکە یان هەوڵەکانمان یان ئەو کارانی کە دێتە پێشەوە بە پەلە بکرێت لەبەرەوەی ئێمە کۆمەڵێشت لە پێشمانە یەک لەوانە هەڵبژاردنە کە ئەکرێ بۆی خەڵکی کەرکووک بتوانن بە بەشداری هەڵبژاردننی 2020 بکەن بۆ ئەنجومەنی پارێزگاری کەرکووک و داوامان کردووە لە هەموو ئەندامان و لایەنگرانی خۆمان کە بتوانن بە پیری بایۆمەتریەوە بچن بۆی زیاتر دەنگدەری و ڕێژەی کورد لە کەرکووکە بەشدار بن. هەر لە کۆبوونەوەی حەزبە کوردستانیەکان داوا کرا سەرجەم لایەنە سیاسیەکان بەشدار بن لەو بڕیار و ڕێکەوتنانەی تایبەت بە کەرکووک دەکرێت. جەخت لەسەرەوە کرایەوە کە ئێمە هەموو هێز و لایەنە سیاسیەکان پشتگیری پارێزگای بکەین، بەڵام ئەو پارێزگای خزمەتی هەموو لایە بکا بێ جیاوازی، خزمەتی هەموو نەتەوەکان بکا بێ جیاوازی، تەنها کاندیدی شێتی و پارتی نەبن، کاندیدی هەموو لایەنە سیاسیەکان بن بەو معنایی کە خزمەتگوزاری خەڵک بێ و باس لە مەسەلەی هەڵبژاردن کرا بۆ لەمە دوای پلانمان چی بێ بۆ ئەوی بتوانین کورد پلانێکمان هەبێ و مەسەلەی بایۆمەتریە مەسەلەی بۆ لەمە دوای قسەکردن لە یەکلیستی کۆمەڵی بابەتی ترکە ئەمڕۆی کەرکووک پێویستێتی. کاتە جەخت لەسەرەوە کراوەتەوە یەکریزیەکە کە هەیە بپارێزرێەوە بەردەوام بێ و جەخت لەوە بکەینەوە کە لە ئایندەشدا کە هەڵبژاردن دێتە پێشەوە یەکلیستی هەبێ بەداخەوە کە لە ڕابردووە کە لە لیستی نەبوو لەم شارەیە دیارە هۆکارەکەی دیارە دوو هێزی یا دوو لایەنی باڵادەست لەم شارە هەبوون کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەوان بوونەتەوە هۆکاری و یەکلیستی نەبێ. ئێستا هەمومان جەختمان کردەوە لەسەر ئەوەی هەر ڕێککەوتنێک شەبێ لە ئایندەیە و لە ئێستاشدا بۆ هێوەتکردنەوەی بارودۆخی کەرکووک یا لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و لایەنە کوردستانەکان لەگەڵ ناوەند و لەگەڵ پێکهاتەکانی ئەم شارە هەموو لایەنەکان تیا بەشدار بن یان نوێنەری لایەنە کوردستانەکان هەموویە بێ بۆی بتوانین هەمووان بەیەکەوە ئەو یەکریزی و یەک دەنگی و یەکلیستیە نمایشکەین و بۆ خەڵک بیبینن و خەڵکی ئەم شارە دڵی پێخۆشە ئەوە بەرجەستە بکرێ. لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ساڵی 2005ەوە کورد نەیتوانیوە بۆ هیچ هەڵبژاردنێکی پەرلەمانی عێراق یەک دەنگ و یەکلیست بێت. ئەمەش بە هۆی ناکۆکیە سیاسیەکانی نێوان پارتی و یەکێتی کە بەرژەوەندی حزبیان پێش بەرژەوەندی نەتەوەیی و هاوڵاتیان خست و یەکریزی نێوان حەزبە کوردستانیەکانیان لە شارەکە تێکدا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.